ڕێز و سڵاو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی بەنامەی لێکدانەوە هەڵوێت چەند بابەتێکمان ئامادەیە کە هیوادارم بەدڵی هەموو لە یەکتان بێەوە کاتیەوەتان هەبێت تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بن. بابەتی یەکەممان ناونیشانەکەی بەم جۆرەیە ترامپ لە چه کۆمونیزمێک دەترسێت کەم بابەتە لایەن ئاسۆ کەمەلامە دەکراوە بەم جۆرە دەست دەکات کە بۆتان دەخوێنەوە. ترامپ لە کۆبوونەوەیکی لایەنگرانیدا ترسی خۆی لە جۆرێک لە کۆمونیزم لە ئەمریکادا نیشاندا کە داوای خانوو ژیانی باشتر بۆ خەڵک دەکەن. وتی ئەگەر من بەمەوێ ئەم بەڵێنانە بە خەڵک بفرۆشم گەورەترین کۆمونیست دەبم، بەڵام ئەمانە ئەمریکا وێران و هەژار دەکە. ئەم ترسە لە بزوتنەوەی دیموکرات سۆسیالیستەکانی ئەمریکایە کە مەمدانیان کردە پارێزگاری نیویۆرک و چەند ئەندام پەرلەمان و پارێزگاری تریان لە شارە گەورەکانی ئەمریکا بەدەست هێناوە. ئەوەی بۆژوازیەکی وەکو ترامپ و حکوومەتی ئەمریکا لێ دەترسن ئەو بزوتنەوەیەکە لە چینی کرێکار و کەم دەرامەتی ئەمریکاوە دەستی پێکردووە و بەردەوام لە باری سیاسی و ڕێکخراوەیی و جەماوەریەوە گەشە دەکا و لە دەنگدان و هەڵبژاردنەکانیشدا پشتی کۆماریەکان دەشکێنێ. ترامپ بەشێکی سەرکەوتنەکانی بە هەڵخەڵەتاندنی چینی کرێکار بەدەستهێناوە بەوەی کار و ئابووری لە ناوخۆی ئەمریکا بەهێز دەکە. بەڵام ئەمڕۆ بە پێچەوانەوە لە سایه سیاست و شەڕەکانی ترامپەوە گرانی و بێکاری زیاتری ڕوبەڕووی کرێکاران بۆتەوە. لە کاتێکدا تەنیا ترامپ خۆی لە یەکەم ساڵی سەرۆکایەتیەکەیدا 1 ملیارد دلار تەنیا لە بازاڕی پارەی دیجیتال قازانجی کردو و باقی هاوڕێ ملیاردەرەکانی تری خۆی کردوەتە خاوەن تریلیۆن دلار و سامانی ئەم ئۆلیگاریشیە پارەدارەی بە هیچ درۆیەک بۆ ناشاردرێتەوە. لە سایه ئیدارەی ترامپدا سامانی لە سەدای یەکی سەرمایه‌دارەکان بووەتە 31.7 و ئەو بەشەی بەرهەمی ناوخۆی گەشتی ئەمریکا لە شێوەی کرێ و قەرەبووکردنەوە بۆ کرێکاران تەرخان کراوە بۆ نەزمترین ئاز لە مێژووی 75 ساڵی ڕابردوودا دابەزیەوە کە سەرجەمی نیوەی خوارەوەی دانیشتوانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خاوەنی لە سەدا 2.5 سامانی ئەمریکان. ئەمە بە شێوە ئابووری PTK ناسراوە، واتە فڕێنی ئاسی دەوڵەمەند بوونی سرمایه‌دارەکان و کەوتنە نشێوی کرێی کرێکاران. هەر بۆیە کرێکاران و چینەکەم دەرامەتەکان بە بینینی ئەم ڕاستیانە لە ترامپ و حیزبەکەی دوور دەکەونەوە ڕوودەکەنە خەباتی ڕادیکاڵ دژی سیاسەتەکانی حیزبە دەسەڵاتدارەکانی ئەمریکا. ئەم خەباتەی کرێکاران دژی کەڵەکەی سەرمایەی بێشوماری چینی سەرمایه‌دار و دژی هەژارترکردنی کرێکارانە. ترامپ ترساوە کە داوای خانوو خۆراک و موچەی زیاتر ئەم بەهەشتەی ترامپ و ملیاردێر و خاوەن تریلیۆن دلارەکان وێران دەکا و هەر بۆیە تارمایی کۆمونیزمی تیا دەبینێ. کۆمونیزمێک کە لە خەباتی سەرجادە و کارگە و شوێنە گشتیەکانەوە دەستی پێکردەوە و گیانی کردوێتە بەبەر یەکێتیە کرێکاریەکان و بزوتنەوەی سیاسی ناوجەماوەری کرێکاران لە نمونەی دیموکرات سۆسیالیستەکانی ئەمریکا. ئەمڕۆ ئەم بزوتنەوە جەماوەریە سیاسیە نوێیەی لە ئەمریکا گەشە دەکا بۆ بەدەستهێنانی مافەسەرەتایەکانی وەکو خانوو و کرێ و تەندروستی و پەنابەری لە مەیداندایە. بەڵام مەترسی کۆمونیزم بۆ سەر دەسەڵاتی ڕەهای بۆ ژوازیەوە لە گاریشی ئەمریکا لەم هێزە نمایشکردنە ملوێنیەدا و لە هەر سەرکەوتنێکی بچووکدا نیشان دەدا. ئەمە کۆمونیزمێکی نوێی زیندووە کە لە خوارەوە بە شێوەیەکی جەماوەری گەشە دەکا و خاوەن پەیامێکی ڕۆشنە کە ئەم سیستەمە چەوسێنەرانەی سەرمایه‌داری قبوڵ ناکە. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە کە ناونیشانەکەی بەم جۆرێ لەم 250 ساڵە لێرەدا دەشت دەربارەی ئەمریکا دەڵێ. یەکەم ئەمریکا ئایدیایە، ئەمەش لە دەستوردا بەرجەستە دەبێت. بەو مانایە وەک دەوڵەتانی تر لەسەر بنەمای خوێن و ڕەچەڵک و نەتەوە و خاک و ئەم شتانە دروست نەبووە. لایەنی خراپی ئایدیا ئەوەیە کە هەموو ئایدیایەک جێگای دەبێتەوە و هیچ ئایدیایەک بەسەر ناچێت. دووەم ئەو خەڵکانەی کە ئەمریکایان لە خەڵکە ڕەسەنەکەی سن بە شەڕ و زۆر بە زۆری خەڵکی دینی بوون کە لە ستەمی دینی ئەوروپا هەڵاتە بوون. ئەمریکا گەرچی بە فەرمی دەوڵەتێکی ئەلمانیا بەڵام هەتا سەرێسقان دینیە. یەکێک لە لاوەزیەکانی ئەم خەسڵەتە وەیە کە ئەقڵی ڕەخنەیی لای ئەمریکا زۆر لاوازە. ئەمڕۆ بە فەرمی دەوڵەتی ئەمریکا دژ بە بیرکردنەوەی ڕەخنەییە. سێهەم ئەم بیرکردنەوە ڕەخنەیە لە ساڵانی ڕابردوودا هەنگاوی باشی نابوو. ئەمڕۆ وەک مەترسی دەبینێت بۆ سەر ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ئەمریکا دەبین. ڕێگی ئەمە نوێ نییە، دەگەڕێتەوە بۆ سەردەمی 20ەکانی سەدەی ڕابردوو کاتێک ڕێککەوتنی نوێ لە بەرامبەر داڕمانی وۆڵستریتدا هاتە ئاراوە. خەڵکانی سپیپێستی خۆ بە خاوەنزانی ئەمریکا سێ ناوەندیان بە دوژمنی خۆیان زانی: دادگا، زانکۆ لەگەڵ میدیادا. ئەمڕۆ سێ ناوەندە یان ئەم سێ ناوەندە
بە تەواوی سپی بوونەتەوە یان لە ژێر فشاردان ئەم قەیرانە لە زۆر ئاستی خیتابیدا خۆی دەردەخات یەکێک لەوانە کۆمار بەرامبەر دیموکراسی بەگشتی بڕواوە هەیە کە دیموکراسی دەبێتە مای لە ناوچوونی کۆمار ساموێل هانتکۆنتۆن لە کەسە سەرەتاکانی بەرجەستەکەری ئەم دیدە بوو چوارەم دەسەڵاتی ئەمریکا هەتا بێت سەرۆکایەتی و شەخصی دەبێت هەرچەندە بنەمای سیستەمی ئەمریکی لەسەر جوداکردنەوەی دەسەڵاتەکان بوندیار نراوە بە جۆرێک کە دەسەڵات لای کەس کۆ نەبێتەوە چونکە بنەمای شۆڕشی ئەمریکی کۆبوونەوەی دەسەڵات بوو لە لەندەن بەڵام لە نەوەدەکانەوە دەسەڵات لە کەسی سەرۆکدا زیاتر و زیاتر کۆ دەبێتەوە جیل لەپۆر دەڵێت هۆکاری ئەمە میدیایە کە لە نەوەدەکانەوە وەها مامەڵە لەگەڵ سیاسیدا دەکات وەگەوەی ئەستێرەی وەرزش و سینەما بێت ڕەنگە بیل کلینتۆن سەرەتای ئەم دیاردەیەی دەست پێکرد دەبێت نەک تەنها بە فەزیحەکانی بەڵکو بەوەی دەچوو بناوەندی وەکو MTV کە کەناڵێکی گۆرانی هەرزەکارانە و دیارە هەڵبژاردننی سەرۆک لە هەموو وڵاتە و بوونی پارەی زۆر و میدیای کات بەتاڵ هەمووی پێکەوە هاندەر میدیا بۆ خۆی وەکو میدیەمێک کاریگەری زۆری هەیە لەوەی چی زل دەبێت و چۆن دەگات ئەمڕۆ ناوەندەکان زۆرن و کاریگەریشیان زۆرە لە کوردستانیش میدیا بەگشتی کارێکی ناتاوە کارانەیە خاڵی پێنجەم ئەمریکا ئەمڕۆ لە هەموو ساتێک دەوڵەمەندترە بەڵام لە هەموو ساتێکیش نایەکسانترە نایەکسانی بەگشتی بە ئەفسانەی خەونی ئەمریکی دەڕازێنرێتەوە خەونی ئەمریکی پرپسەی گەونجاندنی زۆرینەیە کە ڕۆژێک دێت ئەوانیش دەوڵەمەند دەبن بۆیە زۆر ئاساییە کە ئێستا دەوڵەمەند نەبن و ئەوانی تر زۆر دەوڵەمەند بن نایەکسانی ئەمریکی سیاسەتی ئەمریکای بەرەو ڕادیکالیزم بردووە لە هەردوو چەپ و ڕازدا ڕاز دەیەوێت بگەڕێتەوە بۆ ڕابردوو سنوورەکان داخات و کۆچبەران دەرکات و کارگەکان ببوژێنێتەوە بەڵام ئەمانە مەحاڵن ئابووری ئەمریکی لە پیشەسازیەوە دەگوازرێتەوە بۆ دیجیتاڵ و خزمەت هەموو گواستنەوەیکی ئابووری گەورە پڕپڕە لە تند و تێش شش ئەمریکا لە سیاسەتی دەرەوەیدا کۆمەڵێک بنەمای هەیە هەرە گرنگیانە و لە هەمان کاتدا کەمترین قسەی لەسەرکراوە کە لە ناو کووردا دروستکردنی سیستەمی تایبەتە کە لە بڵین لەو ڕێگاوە ئەمریکا سودمەند و باڵادەست دەبێت زەقترین سیستەم دۆلارە ئەمە خۆی لە سیستەمی پیترۆدۆلار و باڵادەستی دۆلاردا دەبینێتەوە لە دنیادا نەوت کە بەرفراوانترین کاڵای ئاڵوگۆڕکراوە بە مانای یان بۆ مانایی نزیکەی لە 15 ئاڵوێر یان ئاڵوگۆڕ لە دنیادا لە بواری نەوتدایە هەمووی بە دۆلارە کەواتە هەر کەسێک لە هەر کوێی دنیا پۆز بە سیارەکەی لێبدایان بڕوات بۆ سەرکاریان هەر شتێکی تر بکات سوود بە ئەمریکا دەگەێنێت ئێستا ئەمریکا دەیەوێت لە بواری ئایشدا ئەمە بکات ژنی کورد لە نێوان کۆیلایەتی دوێنێ و ئەمڕۆدا دێرین جەمال ئەم بابەتی ئامادەکردووە بەم جۆرە دەست پێ دەکات لە دوای پرۆسەی ئازادی و گۆڕانکاریەکانی نێو کۆمەڵگەی کوردەواری بەرەو ژیانێکی مۆدێرن گۆڕینێک تەنیا لە جلو و بەرگ و ڕازاندنەوەی ناو کۆشکەکان نەوە گۆڕینێک لە ناخەکاندا باقلێتی سەردەم ڕوویدا و هەندێ لەو دابوونەریتانەی کە نیگەتیفیان کار دەکاتە سەر کەسایەتی ئینسانەکان برەو دەسەنن یەکێک لەو دابوونەریتە ناشارستانی بوونی پیاو سالاریە کە خۆی لەوەدا دەبینێتەوە ژن وەک کۆیلەیەک مامەڵەی لەگەڵدا بکرێت بۆ پترکردنی خواست وارۆزۆکانی پیاو لێرەوە کێشەکە بە دەرەجەی یەکەم دەگەڕێنمەوە بۆ کۆمەڵگەی کوردی کە دەبێت ژن وەک کەسێکی لاواز تەماشا بکرێت بە وشەیەک کە بە زەعیفە ناوزەند بکرێت هەرچەندە ژن بە پێچەوانەی ئەو دەستەواژەوەیە و هەمیشە بریتی بووە لە ڕەمزی فیداکاری و پەروەردەکردنی خودی پیاوانی دوا ڕۆژ هەمیشە وەک سیمبولێک ژنی کورتوانی وێتی هاوشانی پیاو لە کۆڕ و خەبات و مێژووی کورد دەربکەوێت و دەرکەوتووە نمونەش زۆرە وەکو مەستورەی کوردستانی قەدەم خێر و حەبسەخانی نەقیب و لەیلا قاسم و چەندەهای دیکە لە هەموو بارێکدا جێگادەستیان دیار بووە کۆمەڵگەی کوردی سەرڕایبوونی هەموو ئەو سانسۆر و ئاستەنگانەی لە بەردەم ژنی کووردا دایناوە هەر لە قەتیسکردن و مەشغەڵەتکردنی بەکاروباری ماڵ و بەکارهێنانی هەندێک دەستەواژەی هەڵا بە ناوی شەرەف و ئەخلاقیاتەوە وا بووە و توانیوێتی چەندین ئەستێرەی درەوشاوی ئەم ڕەگەزە لە ئاسمانی پڕ بەهای ئەدەب و فەرهەنگی نەتەوایەتی بە درەوشاوی بەهێڵێتەوە جا چ لە مێژووی دوێنێمان و لە ژیانی ئەمڕۆمان و لە سبەینێ و ئاوەتەکانماندا ئەمانەی سەرەوەکە ئاماژەی پێکرا هەندێک لەو هۆکارانەیە کە کاری کردوتە سەر دواکەوتنی ڕەوتی خەباتی ژنان و لە هەمان کاتیشدا زاڵبوون بەسەر زۆرانبازی ئەو کەلتورە دواکەوتوانە بەڵام
بە دەرەجەی دووەم ئاستەنگی نوێ لە ژیانی ئەمڕۆماندا لە سایەی ئەو هەموو ئازادی و هەوڵدانە بۆ مۆدێرنکردنی بوونی ژن وەک تاکێکی کاریگەر و نیوەی کۆمەڵ تەنانەت ئەو سنترانەی بۆ داخوازیەکانی ژنان کراونەتەوە نەیانتوانیوە تا ئاستێکی پێویست کێشەی ژن چارەسەر بکەن. وەک لای هەمومان ئاشکرایە پێش پرۆسەی ئازادی کچانی کۆمەڵگەی ئێمە زۆریان فشاری کەسوکاریان لەسەر بوو. خەزانەکان دەبوون بە بەربەستێک لە بەردەمیاندا بۆ تەواو نەکردنی قۆناغەکانی خوێندن کە ئەمان لە قۆناغەکانی ناوەندی و دواناوەندی زیاتر دەرکی پێدەکرا. ئەم بربەستەیان دەگەڕاندەوە بۆ ئەوەی کە ئەو گەنجە لە قۆناغی پێگەشتنیدایە و خانەکانی مێشکی باش گەورە نەبوونەوە توانای زاڵبوونی بەسەر خۆیدا زۆر کەمە. ئەمەش دەبێتە هۆکارێک بۆ بە دەبادەچوونی حەز و ئارزوەکانی ناخی ئیتر بیریان لەوە نەکردوێتەوە سایکۆلۆژیە و کەسە لە ئاستێکی بەرزایە یان نزم یان چ کارە ساتێک بۆ داهاتووی دروست دەکات ئەوەی دەمەوێت لەسەری بەدوێم لێرەوە دەست پێ دەکات. ئەو گەنجە گەورە بووە هەر لە سەرەتای لایەتیدا چوەتە ناو پرۆسی هاوسەرگیریەوە پاش چەند ساڵێک یەک دوو منداڵی بووە. ئەوەندە لە ناو ماڵدا دەمێنێتەوە بێزار دەبێت تازە کارەکانی ئەو قاپشوشتن و جل شۆردن و لێ پێشراوێتی پیا و منداڵەکانێتی. ئەم بەرنمەیە وەک بەرنمەی کاتژمێر هەموو ڕۆژێک لە ژیانیدا دووبارە دەبێت تا و ڕادەی کار دەکاتە سەرباری دەرونی لەبەر ئەوەی هیچ ڕێگە چارەیەکی نییە هەر بە زوێی وازی لە خوێندن پێهێنرا و ئێستاش هیچ بڕوانامەیەکی لە بەردەستدان نییە تا بتوانێت لە فەرمانگەیەکدا کار بکات تا ئەمیش جیاوازیەکی لەگەڵ پیاودا نەبێت و بتوانێت کەمێک لە بژێوی ژیان دابین بکات. بەڵام لەگەڵ نەبوونی بڕوانامەدا هەست بە کەمی لە جستەی خۆیدا دەکات. گەرچی لە ڕاستیدا نابینا نییە بەڵام وە کەسێکی نابینا خۆی دەبینێت. هەندێک لە کێشە کۆمەڵایەتیەکان لەمەوە سەر هەڵدەدات چونکە زۆر کات لەبەر نەبوونی مادە و پارە بۆ باش بەڕێوەبردننی ژیانیان هەندێک لە ژنان لەگەڵ هاوسەرەکانیاندا شەڕ دەکەوێتە نێوانیان لەم کاتەدا ژن هێندە باری دەرونی هیلاکە زۆر جار ڕووداوی جیابوونەوە یان خۆسووتاندنیان خۆشەهراوی و کردن و بە دەرمان و بە چارەسەرێک دەزانێت کە تا کۆتایی بێت بە ئاڵۆزیەکانی ژیانی لە هەمان کاتدا تێکچوونی باری خێزانیان. ئەگەر چی لە دوای پرۆسەی ئازادیەوە چەندین وەزیر و بەرپرسی حکوومەت یان حکوومەتمان کە نووسەر وا دەڵێت بابەتەکەی بەم جۆرە نووسیوە دەڵێ چەندین بەرپرسی حکوومەتیمان هەیە کە ژنن بڵین کار بۆ ژنان دەکەن بەڵام نەیانتوانیوە کێشەی ژنیش کۆتایی پێبێنن لە ڕێیکردنەوەی چەند کارگەیەکەوە کە کاربەدەستەکانی ژن بن تا بتوانن بەبێ بڕوانامە لەو کارگەیەدا بڵێن کار بکەن و هەزبەبوونی خۆیان بکەن کە هیچ جیاوازیەکیان لەگەڵ پیاودا نییە و ئەو کێشە مادیەشیان لە هەمان کاتدا چارەسەر دەبێت واتە لە ڕووی مادی و دەرینیشەوە ئاسوودە دەبن. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بوو هێوادارم بابەتەکان جێگەی ڕەزەمەندی ئێوە بوو بێت تاوکو ئامادەکردنی چەند بابەتێکی ترۆخنەوەی لە بەرنامەیەکی تر بۆ ئازیز کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.